تۆ باوە دابەزێنم ئەجا ئەو سەدوقسی خێری تیاکەم کاک نەوزاوام زانی ئەم ڕۆژ و یاریان لەگەڵاکەی بەڵام کە سێم کرد وەکو هەندێک هاتووی سی هەری لەگەڵ چیە بکەم تۆ باوە دابەزێنم ئەجا ئەو سەدوقسی خێری تیاکەم بەنیازم وردە وردە وەزام کاکمایری و برنج زۆرەخوا بەخوا تەرگم کردو لەو کاتەوە یعنی جارێ ناتوانم ئەوە هەر وازم لە برنجی خڕێناوە وازم لە برنجی چەور هێناوە هەفتەی ژەمێ دووژەم برنجە خۆم زیاتر ناخۆم برنجی چۆنایی سا ئەم جارە بۆ نمونە هەمێ باسی ئەوشکن کە ئەو خەڵاتی ڕێزەنانە گەورەی وەرگرگاکە مالا لە ئێران هەر لەوێ کۆمەڵە برادەرمانە بوتیان وەرن با لێرەوە برنج بەرینەوە لێەوە برنجمانێ ناوەتەوە برنجی هاشمی بە توجاری برنجی ئەو برنجمانە ناوە تۆ بەشی سێ چوار مانگمانێ ناوە خۆ ئامێنەوە مڵچی ئەوەش تاوە بووی تر سەرێگەین تۆزیشکاهێنەوە جاوە برنجەکەی زۆر سوک و خۆشە دنچی هاو نابێت قەڵاوەکە نانا قەڵەوە ناکە هیچی ناوێ ئەمان وە کۆمانی تر نییە هەموو یەکنەوە ئەو پەنج ناوی هەیە یەکنەوە عیشاکرێ دەکیسەوە ئەمە کەمالە جەمالە مەحمووە عایشێ فاتمە هەمووی تایە ئەڵێ یەک بە دوو سەر بەسەر ئاویتی هەموو یەک شتە و کیسەکان جیایە وەزعە چۆنە کاری ونەری بەنیازی چیت وڵی وەزعم زۆر باشە لەخوا بەزیابێ و تەندروستیمان باشە ئەنجاگە ئینسان تەندروستی باش بوو خۆ توانی لەسەر خۆ پێخ و بڕۆی چوار هەنگاوە بێتەوە بڵە سوپاس خۆیان لێو بەزیابێ ئەوە ئەو پەڕی سەرۆت و زمانی هەموو دنیا هەیە وەکو کاری هوەریش ئینشاءڵڵا شت بەڕێوەیە ئیشەڵڵا لەگەڵ کاکەم بۆ کەشف کە خۆلوانم بۆ دەرنێنرا تۆ قسە بکە پێی نەوتی وتی نازانوتی سپۆنسەری فریە شتێکی وایە بەخۆم ئەزارە بەزان بە خۆتی فرۆشێتەوە وڵای ئیشەڵڵا کاری هوەری بەدەسەوە بێت بەڵام ناڵم جارێ لەم کاتەیە دوو نەسی مەشانوی هەیە لای خۆیەتی و درامایەکیش هەیە دراماکەش قسەیان کردووە لەسەری ینی کۆمەڵی خەڵکیان اختیار کردووانە بەڵام تاکو ئێستا قەراری 100% لێ نەدراوە ئەوەی مەسەلەکە فیلموەمانە خۆی فیلمێکی بەدەسەوەیە خۆی نووسیوێتی یعنی گەیشتووەتە تقریبن کۆتاییەکی ئەوە منەوە کەشفەکەم باڵی بۆ تۆ داناوە تایەتی من و کۆمەڵە برادری یانی ئیتر سایق ماتۆڕ لەسەر فیلمەکە بگوژێت و تا تاکو ئەخیرە ڕوا لەوانین کە بەزمێنێنەوە ئەها کۆمەڵە خەڵکەی تر خەریکی ئاژا و خەریکی فەرتەنە و ئەوانی تر بیری بەرنامی هەمە ڕەنگ ناکەی با زۆر ئێمە بەداخەوە یعنی بەهۆی کۆمەڵە شتی لاوەکیەوە ئەو گروپە ئاوای دێهات یعنی یەکێک بوو لە جوانترین گروپەکان بەنامی هەمەڕەن کۆمەڵی کارکتەری زۆر بەتوانە کۆمەڵی خەڵکی جوان تەنانەت یعنی زۆربەی هەرە زۆری و برادەرانە ئاهاتن خۆیان فکریان هێنا ئەوە نەبووی ئەمە چاوەڕێ کەسێکی تۆڵی ئەمە شتێکە بۆ نووسێت و تاو زۆربەی هەرە زۆری هاتی کاکەم مەشەدەی ئاوایە دانیشتین هەر لەوێ دەورەکانیان دابەشە کرد تواو بڵە ترشخەکەن کە جوانترین ئیشیش دەرەچوو یەک بگرنەوە نا ڕاستی نا هیچ شتێکوانە تاوکو ئێسا بەڵام من تەمە ناکەم من لە کاتی خۆشیە چەند جارێک دانیشتم لەگەڵ سێچوار برادەریانە ینی تقریبا نزیک بوونەوەیەک دروست بوو بەڵام تر جارێ دانەنووسینەوەی شەڵا دانیشین لەسەرەوەش ئێمە چاوەڕی ئێواکەین وڵی ئەمە لە خزمەتانە هەرچی بە ئێمە بکرێوەگو کاری هوەری ئەو پەری خۆشحاڵیە ینی جا من حەزەکەم یەکشتیش بڵام کە ئێستا من لەم ساحەیەم بەدەر لە کارە هوەریەکە زۆریشم حەزە وەرزشە خۆزگا تا ینی ئەمە خۆزگەیەکی منە لە شارێکی وەکو سلێمانیا نەک ساحەیەکی نەورۆز چوار نەورۆزی تریتیا بوو سێ سلێمانی تریتیا بوو چونکە بمانێ و نەمانەوێ هەموو وڵاتێک ئەمە واقعە هەموو وڵاتێک بە هوەر و بە وەرزش پێشەکەوێت و ئەناسرێ چێ لە ئێمە خۆت پامێرێکی تا ئێستا مێژووی بەرازیلی خوێنێتەوە مێژووی ئەرجەنتین و خوێنێتەوە پەنەما خوێنێتەوە بێگومانم لەوانێنەوە خوێن بێتەوە وەکو باشە ما بەستەگا بەڵام ێستا ئەڵی میسی یەکسەر ئەڵی ئەرجەنتینیا ئەڵی فلان ئەڵە بەرازیلیا ئەڵی فیسارە ئەڵێەوە جەزایرەیە ئەوەیە ما بەسەکەی من لەوایە وڵات بە کوشت و بڕین و بە ڕاوڕوت و بە برسیکردن و بە قەیران و بەمانە باوەڕکە ناڕاوتە پێشەوە ناناسرێ بە هوەر و بە وەرزش وڵاتە ناسرێ هیوادارم بەرپرسانی ئەم شارە دەسەڵاتدارانی ئەم شارە گرنگی زیاتر بەلایانی هوەری بن گرنگی زیاتر بەلایانی وەرزشی بن سەیریکە ساحەیەکی وەکو ئێرە کە سەیرەکەی بە سەدان و هەزاران گەنجی جوانی ئەم شارە ڕووەکاتە ئێرە هیچ نەبێ بۆ ساتێک مێشکی مرتاح هەبێت دوورەکەوێتەوە لە کۆمەڵێک شت
هیوادارم ئاوڕێکی باشتر و جدیتریش بنەوە و هیواداریشم لایانی وەرزش و هونەریش نەکرێ بە سیاست دوور خرێتەوە لە سیاست چکە ئەگەر هەر هونەرێک بچێتە بابی سیاستەوە دڵنیا بەسەرکەوتو نابێت ئێستا کە من هونەرەکەم تەنها بۆ لایەنێکی سیاسی ناکەم وە کۆمەڵێک خەڵکیەکەی ئەمە پێکاتی هەموو لایەنەکانە ئێستا هەر لێرەیە ئەم چەند سەد کەسێک کە هاتووە بۆ ناساندنی ئەم یاریزانانە و ئەم ڕاهێنەرەوە کۆمەڵی خەڵک سەر بەلایەنێکە کۆمەڵە سەر بەلایەنێکی ترە جەماعەتێکی سەر بەلایەنێکی ترن یعنی ئیتر ئەمە کاتە دوورە لە مەسەلەی سیاست و حیزبایەتی ئەوە هیوادارم یەک تۆز ئەم جارەش بەخوا نابچنەوە گرنگی زیاتر بەلایانی وەرزشی و هونەری بن لەم شارەیە.